بیرکاری بۆ پۆلی هەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 38. لاپەڕا 38 گەیشتمە پرسیاری 16 دەربارەی گەورەترین کۆڵکەی هاوبەش دیاری بکە. گەورەترین کۆڵکەی هاوبەش واتە ئایا ئەو ژمارانەی کە هەمە ئەو چوار ژمارەیە بۆ وێنە دەتوانم دابەشی کام ژمارە بکەم. بێگومان ژمارە ڕەنگە زیاتر لە یەک هەبی، بەڵام لێرە گەورەترین ئەو ژمارە دەبی ببینمەوە. لە مابەینی 30 45 60 105. ژمارەکانم نووسیەوە لە تەنیشتێک و چونکە هەموو ژمارەکان خانە یەکانیان یان سفرە یان پێنجە، کەواتە یەکسەر دەزانم کە هەر چاریان دابەش دەبن بەسەر 5، واتە توانای دابەشبوونیان هەیە بەسەر 5. کە 105 دابەشی 5 دەکەم 10 دابەش 5 دەکا 2، 5 دابەش 5 دەکا 1. 60 دابەش 5 6 دابەش 5 1 دەمینێتەوە 1 10 دابەش 5 2. 45 دابەش 5 9 30 دابەش 5 6. ئێستا ئەو ژمارانە 6 9 12 21 هەر چاریان دابەش دەبن بەسەر ژمارە 3. 27 دابەش 3 21 ببوورن دابەش 3 7. 12 دابەش 3 4 9 3 6 دابەش 3 2. ئێستا کۆڵکەی هاوبەش نەما لە مابەینی 2 3 و 4 و 7 ناتوانم هیچ ژمارەک نییە ئەو ژمارانەی بەسەر دابەشکەم بێجگە لە 1. یەکیش لێرە پێویست ناکا بنووسرێ، چونکە ئێستا ئەمن گەورەترین کۆڵکەی هاوبەش دەبینمەوە بە لێکدانی 5 و 3. 5 جاران 3 دەکاتە 15. ئەگەر یەکەکەی بشنووسم 15 جاران 1 هەر دەکا 15. لەبەر هەندێک پێویست ناکا بنووسم. گەورەترین کۆڵکەی هاوبەش لە مابەینی ژمارەکان ژمارە 15. ئەگەر 105 دابەشی 15 کەم دەکاتە 7. ئەگەر 60 دابەشی 15 کەم دەبیتە 4. 45 دابەش 15 دەبیتە 3 و 30 دابەش 15 دەکاتە 2. پرسیاری 17 گەورەترین کۆڵکەی هاوبەش لە مابەینی ئەو دوو ژمارەی هەردوو ژمارەکان دەتوانم دابەشی 26 کەم. 26 دابەش 26 دەبیتە 1. 52 دابەش 26 دەبیتە 2. کەواتە 26 گەورەترین کۆڵکەیە. پرسیاری 18 گەورەترین کۆڵکە لێرە ژمارە 11. هەر سێکیان دەتوانم دابەشی 11 کەم. 77 دابەش 11 7. 44 دەکات 4 11 دەکاتە 1. ئەو جا هیچ کۆڵکەی هاوبەش نەماوە لە مابەینی 1 و 4 و 7 بێجگە لە 1. کەواتە 11 گەورەترین کۆڵکەی هاوبەشە. پرسیاری 19 گەورەترین کۆڵکەی هاوبەش لێرە ڕەنگە ژمارە 9 بی. ئەگەر 18 دابەشی 9 کەم 2 27 یەکسانە بە 3 36 4 و 48 دابەشی 9 دەکرێ ناکرێ، کەواتە نەبوو. دابەشی 9 ناکرێ. دابەشی چەندی بکەم باشە؟ با دابەشکەم. دابەشی 4 ناکرێ. دابەشی 3. 48 دابەش 3 دەکاتە 16. 36 دابەش 3 دەکاتە 12.
چونکە 3 دابش 3 1 6 دابش 3 2 27 دابش 3 9 18 دابش 3 6 لە مابینی 6 و 9 و 12 و 16 هیچ کۆڵکەچی هاوبەش نەما بێجگە لە یەک چونکە 16 دابەشی چاری دەبی و دابەشی هەشتی دەکرێ لەگەڵ 16 بەڵام 9 دابەشی چار و هەشتی ناکرێ 6 ناکرێ هەشت کەواتە چاریش هەر نابی کەواتە 3 گەورەترین کۆڵکەی هاوبەشە نەک 9 3 پرسیاری 19 تەواو بوو پرسیاری 20 گەورەترین کۆڵکەی هاوبەش لێرە ژمارە 8 هەمویان دابەشی هەشتی دەبن 8 دەکا 1 16 2 32 4 64 دابەش 8 دەکا 8 کەواتە 8 گەورەترین کۆڵکەیە پاشان کۆڵکەی هاوبەش نەما لێرە چونکە ژمارەیەکیشم هەیە تەنیا دابەشی یەک دەکرێ ڕاهێنان و شیکاری پرسیارەکان لێرەش گەورەترین کۆڵکەی هاوبەش دیاری بکە پرسیاری 21 گەورەترین کۆڵکەی هاوبەش لە مابینی ژمارە 5 و ژمارە 7 تەنیا ژمارە یەکە کەواتە لێرە یەک دەبی بنووسم گەورەترین کۆڵکەی هاوبەش لە مابینی 12 و 15 ژمارە 3 دەتوانم هەردووچیان دابەشی 3 کەم بەبێ ئەوەی هیچ بمینێتەوە لێرە دەبیتە 4 لێرەش دەبیتە 5 پرسیاری 23 گەورەترین کۆڵکەی هاوبەش 2 لە مابینی 4 و 6 پرسیاری 24 گەورەترین کۆڵکەی هاوبەش ژمارە یەکە چونکە 9 11 11 تەنیا دابەشی 11 دەکرێت لەگەڵ یەک پرسیاری 25 گەورەترین کۆڵکەی هاوبەش ڕەنگە ژمارە 22 بی 44 دابەش 22 دەکا 2 66 دابەش 22 دەکا 3 22 دابەش 22 دەکا 1 کەواتە 22 گەورەترین کۆڵکەی هاوبەشە پرسیاری 26 11 گەورەترین کۆڵکەی هاوبەشە 77 دابەش 11 7 121 دەکاتە 11 کەواتە وەڵام ژمارە 11 گەورەترین کۆڵکەی هاوبەشە پرسیاری 27 هەشتا و 120 بزانم لێرە شیکارم کردیە یان نا هەشتا و 120 چونکە خانە یەکان سفرە هەردوو ژمارەکە یەکسەر دابەشی دەم کرد 120 تەنیا سفرەکە دەڕوا دەبیتە 12 هەشتاش دەبیتە 8 ئەوجا هەردووچیان دابەشی چاری دەکرێن ئێستا کە ماوە 2 3 کۆڵکەی هاوبەش نەما تەنیا یەکە ئەو دوو ژمارەی لێک دەدەم 10 جاران 4 دەکاتە 40 گەورەترین کۆڵکەی هاوبەش ژمارە 40 ئەگە 120م دابەشی 40 کرد دەبیتە 3 ئەگەر هەشتام دابەشی 40 کرد یەکسانە بە 2 زانم پاشی ئەوی کامە ژمارەم چا کردیە پرسیاری 28 گەورەترین کۆڵکەی هاوبەش لێرە ڕەنگە ژمارە 4 بی چونکە 20 دابەش 4 5 28 دابەش 4 دەکا 7 کاتە 4 لێرە گەورەترین کۆڵکەی هاوبەش تەنیا ژمارە یەکە هیچی دیکە هاوبەش نییە ژمارە یەک لێرە گەورەترین کۆڵکەی هاوبەش ژمارە 2 گەورەترین کۆڵکەی هاوبەشە چارەکە دەبیتە 2 6 دەبیتە 3 10 دەبیتە 5 22 دەبیتە 11
ئەو جە کۆڵکەی هاوبەش نامینێ لە مابینی ئەو ژمارانە تەنیا یەک، کەواتە 2 گەورەترین کۆڵکەی هاوبەشە. پرسیاری 31 لێرە ڕەنگە 7 گەورەترین کۆڵکەی هاوبەش بی، 4 دەکا دابەش 7 دەکا 2، 21 دەبیتە 3، 35 دەکا 7، 7 دەکاتە 10. ئەو جە کۆڵکەی هاوبەش نامینێ لە مابینی 2 و 7 و 3 و 2 تەنیا یەک، کەواتە 7. وەڵام 7. پرسیاری 32 گەورەترین کۆڵکەی هاوبەش لێرە ژمارە یەکە، چونکە 11 دابەشی 2 ناکرێ، ئەوانی دی دابەشی 2 دەکرێن بەڵام 11 ناکرێ، کەواتە ژمارە یەک. پرسیاری 33 گەورەترین کۆڵکەی هاوبەش لێرە ژمارە 3ە، 6 یەکسان دەبی بە 2 دابەش 3، 6 دابەش 3 دەکا 2، 15 3، 33 15 دابەش 3 5 ببورن، 33 11 48 16. ئیدی کۆڵکەی هاوبەش نەماکەواتە وەڵام 3. 34 گەورەترین کۆڵکەی هاوبەش لێرە ژمارە 9ە، 8 دەبیتە 2، 45 دەکاتە 5 5 45، 63 دەکا 7، 81 دەکاتە 9، کەواتە وەڵام 9. 9 گەورەترین کۆڵکەی هاوبەشە. پرسیاری 35 لێرە 13 گەورەترین کۆڵکەی هاوبەشە، 13 دابەش 13 1، 39 دابەش 13 3، 52 دابەش 13 4 یان 3 یان 52 دابەش 13 دەبی بکاتە 4 جاران 2 جاران 4 8 دەکات چەند 52 دابەش 13، 39 دابەش 13 کردیە 3 دەکات 4، و 78 دابەش 13 دەبی بکاتە 6. ئیدی کۆڵکەی هاوبەش نەماکەواتە وەڵام 13. پرسیاری 36 ئەو پرسیارە زۆر دوور و درێژە، بەداخەوە لە چاو پرسیارەکانی دیکە تۆزێک ئاڵۆزە کام دوو ژمارە گەورەترین کۆڵکەی هاوبەش لە نێوانیان ژمارەیەکی خۆ بەشە، هەتا ئەمن بزانم کام دوو ژمارە ناچارم 48 بەراورد بکەم لەگەڵ 90 واتە گەورەترین کۆڵکەی ببینمەوە. ئەو جە پاشان دیسان 48 بەراورد بکەم لەگەڵ 105 ئەوە 2 جار، ئەو جە جارشکە دیسان 48 بەراورد بکەم لەگەڵ 56 ئەوە 3 جار، پاشان 90 بەراورد بکەم لەگەڵ 105 ئەوە 4 جار، ئەو جە 90 بەراورد بکەم لەگەڵ 56 ئەوە 5 جار، ئەو جا 105ش لەگەڵ 56 واتە ئەمن دەبی 6 جار گەورەترین کۆڵکەی هاوبەش ببینمەوە هەتا بزانم کاما دوو ژمارە کۆڵکەی هاوبەشیان ژمارەکی خۆ بەشە. کەواتە پرسیارێکی تۆزێک ئاڵۆزە، ئەمن لێرە تۆزێک باسم کردیە بزانم لە چێ باسم کردیە بەڕێی خۆم، ئەمن کۆڵکەکانی ژمارەکانم نووسیتەوە لە جیاتی ئەوەی دوو ژمارە بەراورد بکەم. بۆ وێنە کۆڵکە خۆ بەشەکانی 48 2 جاران 2 جاران 2 جاران 2 جاران 3، کۆڵکە خۆ بەشەکانی 90 2 جاران 3 جاران 5 جاران 3 و 105 7 و 5 و 3 و 56 2 2 7 2 لەبەر چاو هام نووسیە هەتا بزانم هاوبەشەکان کامەنە. ئەگەرە من ئەو دووەی وەرگرم 48 و 90 دەبینم یەکسەر ئەو دوو کۆڵکە لەگەر ئەو دوو کۆڵکەی هاوبەشن، کەواتە 2 جاران ئەو دووە ببورن ئەو دووە و ئەو دووە، کەواتە 2 جاران 3 دەکا 6، 6ش
خۆبەش نییە کەواتە ئەو دوو ژمارەیە وەڵامەکە نییە. ئەوە زانیم ئەو دوو ژمارە نابی. ئەگەر بینم 48 و 105 بەراورد بکەم چ هاوبەشە تەنیا سێ کەواتە وەڵام 48 و 105 ئەوە یەکێک لە وەڵامەکان بە سێشتان بەراوردکردن مایە. ئەو جارەی ئەوە زانیم 48 و 105 یەکێک لە وەڵامەکانە. ئێستا دەینم 90 و 105 بەراورد دەکەم چ هاوبەشە سێ لەگەڵ 5 سێ جاران 5 15 15 خۆبەش نییە کەواتە 90 و 105 وەڵام نییە. ئەدی ئەگەر هاتو 90 و 56 بەراورد کرد چ هاوبەشە لە مابەینی 90 و 56 یەکێک لە دووەکان هاوبەشە تەنیا دوو کەواتە 90 و 56 دیسان وەڵامە چونکە دوو ژمارەکی خۆبەشە. ئەو جارەی بەراوردی 105 و 56 دەکەم چ هاوبەشە تەنیا هەفت کەواتە هەفتیش ژمارەکی خۆبەشە کەواتە وەڵام 105 و 56 کە 48 و 56 بەراورد دەکەم دەبینم دوو هاوبەشە دیسان دوو هاوبەشە دیسان دوو هاوبەشە کەواتە هەشت هاوبەشە هەشتیش ژمارەکی خۆبەش نییە کەواتە 48 و 56 وەڵام نییە بۆ پرسیارەکەم. ئێستا زانیمان سێ وەڵام هەیە سێ جار دوو ژمارەی کە 48 و 105 و 90 و 56 و 56 و 105. ئێستا بێمە لای پرسیارەکی لەوی ئاسانتر شیتەڵی خۆبەش لۆ ژمارە 132 بنووسە. شیتەڵی خۆبەش زۆر ئاسانە شیتەڵی درەختی وەکو درەخت بزانم لە چێ ئەنجامم نووسیە لێرە 132 یەکەم جار دابەشی دووی دەکەم دەکاتە 66 دوو تەواو ئەوجە 66 دابەشی دووی دەکەم دیسان دەکاتە 33 ئەوجە 33 دابەشی سێی دەکەم دەبیتە 11 شیتەڵی خۆبەش دەکاتە چ دەکاتە دوو توان دوو جاران سێ جاران 11 دوو توان دوو واتە دوو جار دوو جاران یەک سێ و جاران 11. پرسیاری دوهەمین پرسیاری 38 کارمەندێکی مۆزەخانەیەک بەرپرسی نمایشکردنی پارچەپارەی کانزایی کۆنە پێویستە 49 پارچەی مس و 35 پارچەی زیو لە ناو قووتوی ڕووندا ڕیز بکە. پێویستە پارچە مسەکان بە یەکسانی بەسەر قووتوە شوشەکان دابەش بکە. هەروەها پارچە زیوەکانیش ئایا گەورەترین ژمارەی قووت و چەندە کە دەتوانێت ئامادەی بکە. لێرە ئەوشەیە قووتوی ڕوون مەبەستیان ڕوون نییە ڕوونی چێشت لێنان نا مەبەستیان ڕوون کەواتە کە وەک ئەوەی وایە لە شوشە دروست کرابی واتە ناوەکەی دەبینین ئەوەیە وابزانم مەبەستیان. لێرە زۆر ئاسانە ئەو پرسیارە ببورن. لێرە تەنیا ئەمن دەچم گەورەترین کۆڵکەی هاوبەش دەبینمەوە لە مابەینی 49 و 35 49 و 35 گەورەترین کۆڵکەی هاوبەش هەفتە 35 دابەش هەفت 5 49 دەکا هەفت واتە هەفت دانە قووتوی ڕوون دەتوانی دروستکە ئەو کارمەندە و هەر لە ناو هەر قووتوەی دەتوانی هەفت دانە مس و 5 دانە پارچە زیو دابنێ بێ ئەوەی هیچ بمینێتەوە. ئەوە 1 2 3 4 5
6 و 7 ئەوە 7 دانە لە ناو هەر دانەی 7 لە مس و 5 لە زیو 7 لە مس 5 لە زیو 7 لە مس 5 لە زیو ئەوها ئەو 57 نییە ببورن ئەوها نووسرا بەڵام ئەو جۆرە پرسیارانە زۆر ئاسانن بەدیتنەوەی گەورەترین کۆڵکەی هاوبەش. لێرە هاتمە کۆتایی لاپەڕە 38 لەوانەی داهاتوو باسی لاپەڕەکی نوێ و هەتا ئەو کات هەر بشی.